خواناس بۆ کوژرا ئەو هۆکارانە چی بوون کە بکوژەکەی پەنای بردە بەر کوشتنی گەنجەکەی چەمچەماڵ. کوشتنی خوانا سووریاگلی ئەو گەنجە شانۆکارەی چەمچەماڵ و دان پێدانانی بکوژەکە کاردانەوە و تووڕەبوونی هاوڵاتیانی لێکەوتەوە و هەمووان سەرزەنشتی ئەم کارەیان کرد. بەشێک لە هاوڵاتیان ئەمە بەدەستپێکی سەرهەڵدانی بیری توندڕەویدا دەنێن و بەشێکیشیان هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ کێشەی کەسی و باسیش لەوە دەکرێت کەسانێکی دەروون نەخۆش بە بیانووی ئیسلام و بەهاندانی چەند بەناو مامۆستایەکی ئاینی ڕقی پیسی خۆیان بە کەسانی بێگوناح دەردەبڕن. ئێوارەی 22 ئەم مانگە خوانا سووریا لە دایکبووی ساڵی 2001 کە کاری شانۆیی دەکرد لەناو قەزای چەمچەماڵ لەلایەن کەسێکەوە کە لەسەر ماتۆرسکێلێک بوو بە چەکی جۆری دەمانچە تەقەی لێکرا و بەر لەوەی بگەیەندرێتە نەخۆشخانە یانی لەدەستدا. ئەمەش کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. تا ئێستاش کاردانەوەکان بەردەوامن و چالاکوان و ڕۆشنبیران باس لەوە دەکەن کە ئەمە سەرەتایەکی ترسناکە و زەمینە خۆشکردنە بۆ تیرۆر و تۆقاندن و بەرتەسکردنەوەی پانتایی ئازادی و قبوڵ نەکردنی بۆ چوونی جیاواز. دیارە ئەمەش لە ئەنجامی دەرفەت ڕەخساندنە بۆ گەشەکردنی ئەو گوتارەتون ڕەوانەی کە ساڵانێکە لە کوردستان لەلایەن دەستە و تاقمی جیاجیاوە بانگەشەیان بۆ دەکرێت. خواناس لە هەژماری خۆی لە فەیسبوک لە ڕۆژی جیهانی شانۆدا لە ساڵی 2023 نووسی بووی مەبەست لە بوون بە مرۆڤ ئەوەیە کە ئازاد بیت بەڕاستی لە شولارت زەین و هۆشت بە تەواوی لە هەموو شتێک ئازاد بێت لە ترس و ڕق و هەر ئایدۆلۆژیایەک کە هەیە لە کۆمەڵگەدا. درۆ نەکەیت لەگەڵ خۆتدا و هیچ شتێکیش نەتوانێت بتبەستێتەوە بەخۆی کە ئەمە چەندێک بۆ خەڵکی ئاسایی گرنگە دەهێندە بۆ شانۆکارێک گرنگە. لە ڤیدۆیەکیشدا دەڵێت هیچ تاوانێک بایی ئەوە نییە تۆ ڕۆح لە مرۆڤێک بستێنیت. ئیسلامی سەرسەر و سەرچاو، مەسیحی سەرسەر و سەرچاو، بێ ئاینی سەرچاو، بەڵام هیچ تاوانێک بایی ئەوە نییە تۆ ڕۆح لە مرۆڤێک بسەنیتەوە و بیکوژی. لەبارەی دەستگیرکردنی بکوژی خواناس و هۆکاری کوشتنەکەی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کردووە دوای تێپەڕبوونی 24 کاتژمێر لەلایەن هێزەکانمان تۆمەتبارەکە لە سنووری قەزای چەمچەماڵ دەستگیر کرا کە لە دایکبووی 1995 و دانیشتووی قەزای چەمچەماڵە. سەبارەت بە هۆکاری کوشتنەکەی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان دەڵێت تۆمەتبار هۆکاری کوشتنەکەی بۆ جیاوازی بیرروڕای ئاینی گەڕاندەوە و دانیناوە بەوەی کە لەگەڵ کوژراودا چەند جارێک گفتوگۆیان کردووە و لە یەک تێنەگەشتن ڕووی داوە.